Russia asked the Security Council for today's meeting for the sole purpose. رووسیا داوای ئەم کۆبوونەوەی ئەنجومەنی ئاسایشی کردو تەنیا بۆ ئەوەی درۆ و زانیاری هەڵە بڵاو بکاتەوە. گوێتان لێ ببوو نەتەوەی گرتوەکان ڕەتی کردەوە هیچ پرۆگرامێکی تەکی بایۆلۆژی لە ئۆکرانیا هەبێت. مانگی ڕابردووش وەزیری دەرەوە بلینکین لەم ئەنجومەنەوە هۆشداریدا کە رووسیا بەنیازی ئەنجامدانی تراژیدیایەکە لە ئۆکرانیا. ئێستاش ئەم قسانەی بالیۆزی رووسیا دۆزینەوەی پاساوە بۆ ئەو تراژیدیایە. ئێمە پێشتر چەندین جار هۆشداریماندا و ئێستا هەموو جیهان دەبینێت ئەوەی ئێمە هۆشداریمان لێدەدا ڕوویدا. ئۆکرانیا پرۆگرامی تەکی بایۆلۆژی نییە. ئەمریکاش پشتیوانی لە هیچ تاقیگەیەکی ئۆکرانیا ناکات، نە لە نزیک سنوورەکانی رووسیا و نە لە هیچ شوێنێکی جیهان. ئەو رووسایە مێژوویەکی دوور و درێژی هەیە لە ژەهراویکردنی خەڵکو و بەکارهێنانی تەکی کیمیایی، هەر لە ژەهراویکردنی ئەلێکسی ناڤالنی و سێرگی و یۆلیا سکریپال بە ژەهراوی بە ژەهری دژەدەمار تا پشتیوانیکردنی ڕێژیمی ئەسەد لە بەکارهێنانی تەکی کیمیایی لە سووریا. War of choice against the Ukrainian people.